سەبارەت بەو باردۆخەی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی باشتری هەنگاو ئەوەیە کە بە خۆداچوونەوەیکی ڕاستەقینە بکرێەوە ئەمە بە دەرفەت بەزاندرێت ئەو ئەزمێک کە دروست بە نێوان هەولێر و بەغدا بۆ چاکسازیێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان کە ئێمە تا ئێستا بەداخەوە هەست بەم مبادرە ناکەم هەست ناکەم ئامادەیان تێدا هەبێ بە قۆناغێکی نوێ دەست بەکار بن و هەروە من پێم باشە بۆ ئەم قۆناغا تعدیلێکی وزاری بکرێت ڕەنگە حکوومەتی ئینقازی نیشتیمانی لەم قۆناغا سەرکەوتوو نەبێ و ئێستاش پشتیوانێتیشی نێودەوڵەتی دەربڕدراوە بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بۆیە من پێم باشە بە زووترین کات تعدیلێکی وزاری بکرێ کۆمەڵێک لە وەزارەتەکان کەم بکرێنەوە کۆمەڵێک لە وەزیرانە گۆڕانکاریان بەسەردا بهێنرێ بۆی کەسانێکی کە هێزە سیاسیەکانی فعال لە ساعەکە بێنە پێش و ئەوانە بتوان دەست بە گفتوگۆیەکی جدی بکەن و بەرگری لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان بکەن. بەغدا چاوەڕوانی ئەوەیە ستافێک گفتوگۆی لەگەڵ بکە کە بەرپرس نەبێ لەم کێشانەی ڕوویاندا و ئەو ستافانێک لە ڕابردوو دەچوون گفتوگویان دەکرد لەگەڵ بەغدا ستافی سەرکەوتونین بۆی ئەم تعدیلە وزارێتە ئەندازێکی زۆر ستافێکی نوێ دێنیتە پێشەوە و بە هاوکاری پەرلەمانی کوردستان دەتوانن شاندێکی لێهاتوو شاندێکی مەقبول لەلایەنە نێودەوڵەتیەکەش و لایەنی عێراقیشەوە بچێت و بتوانێت بەرگری لە مافەکانی خەڵکی کوردستانیش بکە.